من کە جگەرەکێشم زیانی زۆری هەیە، ینی بە ناچاری فێربوون یان هاوڕێیان چی فێرتەکە لە مناڵیەوە یان لە گەنجی و هەرزەکاریەوە بەزدی هەمی حاڵەتی یاڵێ بۆم تەرک ناکرێوانە ئیرادەیە. من ڕاستی زاڵ نەبووم بەسەریا تەرشیکەم، بەڵام تەرکردنی شتێکی باشە و زیانی زۆرە هەر لە ڕووی تەندروستیەوە. ینی لەگەڵ برادەر وشتم هەیە وەرزشکار و ئەوەن ناتوانم ڕێ بکەم، هەناسەم تونگە بێ جگەر لەوەی بۆنێکی ناخۆشی هەیە ئیزعاجکەرە بە هیوام گەنجەکانمان نەیکێشن، ینی شتێکە کە ئەم نیکۆتینە توش بووی دەرکردنی تۆزێ زەحمەتە، بەڵام ئیرادە شێوێت و زیانی زۆرە تەندروستی خۆت سیەکانێ. ئەمە جگەر لە زیانی تەندروستی زیانی مادیشی هەیە. تۆ ڕۆژانە ئەبێ بڕێک پارە دیاریکە یاندانی بۆ جگەرە بیکڕی، ئەمە زیانێکی مادی کۆی کەرەوە هەروە سووتانوتە وەکوایە پارەکەت بسووتێنی. ئەمە جگەر لەوەی کە هیچ گیاندارێک جگە لە مرۆڤ دووکەڵ ناکێشێ، وەڵی نازانانی ئەم شتە تووشە دەبێ یان بۆ بە عادەت و لە دنیا هەمووی وایە دنیایکی سەرمایه‌داری و بزنس ئەمە بۆ بزنس دێنێ یەک ئیسفادەی نییە، خەفەتە و نازانم چی ئەو شتانە هەمووی تەسەوور ناکەم هیچ کەم کاتەوە یان هیچ جگەلەوەی زیانێکی تەندروست تۆ خەفەتێکی شەبێمە ئەمەژە کێشی زیانێکی تەندروستی زیاکەی بۆ خۆت، ینی لە ڕووی جەستەییەوە خۆت لاوازەکەی. بە هیوام گەنجەکانمانیان و کەسانی کە جگەرەی کێشن تەرکی بکەن و وازی لێبێن. بە زیانەکانی جگەرە و حەڵاڵ و حەرامی جگەرە لە شەریعەتی ئیسلامە، لە ڕاستیدا زانایانی کۆن عولەمای قەدیم فەرموویانە جگەرە کەڕاهەتی هەیە و خراپە. ئەمە ڕای زانایانی قەدیمە، لەبەرەوەی ئەو کات بە پێی پێوەرە زانستیەکان زیانەکانی وەکو پێویست نەزانراوە. بە زانایانی ئەم سەردەما دەفەرمون حەرامە. یەک لەوانە دکتۆر مستەفا زەڵمی کە کتێبی تایبەتی لەسەر دەرکردەوە بە بەڵگەی ئايات و فەرموودە. لەبەر ئەوە کەڕاهەتە و حەرام کەس نەیگوتە چاکە. شریعەتی ئیسلامیش خوای گەورە دەفەرمێ یحل لهم الطیبات ويحرم عليهم الخبائث. خوای گەورە ئەو شتانەی بۆ مرۆڤەکان بۆ مسلمانان حەڵال کردووە کە طیبن کە چاکن و ئەو شتانەش کە زەرەدی هەیە بۆ مرۆڤەکان حرامی کردووە. هەموو کەسیش کەس ناڵێت جگەرە لە طیباتە، هەموو کەس لە جگەرە کێشەکەش پرسە بڵێ جگەرە چاکەیان خراپە پاکەیان پیسە دەڵێ پیسە، کەس ناڵێت چاکە. لەبەر ئەوە جگەرە کێشان هەرچەند ئەمڕۆ دیاردەیەکیە لە ناو مرۆڤەکاندا بڵاو بۆتەوە و دوکان و بازارێک ئەگەر دوکاندارێک جگەرەی نەبێ بازاڕیشی نییە، بەڵام بەڕاستی جگەرە کێشان زۆر خراپە کە ئێمە ڕای ئەو زانایانەمان بەلاوە پەسەندە کە بە حەرامی دەزانن و زانایانی کۆنیش بە کەڕاهەتیان زانی و توانە خراپە. کەواتە کەس نەیگوتۆ چاکە، کەواتە تۆ بۆچی دەیخۆی؟ بۆ چونکە عولەمای ئێستا زانان بۆیان سەلماوە کە جگەرە بکوژێکی لەسەر خۆیە بۆ مرۆڤەکە، یعنی قاتیلی نەفسی خۆیەتی بە شێوەیەکی هێواش و لەسەر خۆ بۆیە حرامیان کردووە و هەروەها جگەرە زیانی جەستەیی هەیە کەەوە تایبەتمەندی دکتۆرەکانە من باسی ناکەم و جگەرە زیانی ئابووری هەیە و هەمویان دەزانن کە ماڵی خۆی بەدەستی خۆی دەسووتێنێ. زۆر عەجیبە ئینسان ماڵی خۆی بەدەستی خۆی بسووتێنێ و هەروەها جگەرە ئێستا چۆتە چوارچێوەی مادە هۆشبەرەکانەوە، چونکە جاران ئەگەر توتنێک بوو بۆ خۆی دەیکرد و توتنی بێشەما و بۆندار بوو، ئێستا هەر بەناو توتنە قەوزەیە مادەی هۆشبەری تێدایە، بۆیە کە ئالوودەی بوو بۆی تەرگ نابێ. ئێستاش تەنها هەجگەرەش نییە، ئێستا بڵێن نێرگەلەیەکە کە هەر نێرگەلەیەک بەرامبەر 100 جگەرە زیانی هەیە. ئێستا جگەرەی ئەلکترۆنیە، ئێستا ڤەیپە کە مادەیەکی تێدایە زیان بە سیەکانی دەگەێنێ، شلەمەنێکی تێدایە. لەبەر ئەوە ئینسانی موسڵمان
و ئینسانی ڕۆشنبیر ئینسانی عاقڵ بە حەقەت نابێت جگەرە بخوا و ئەبێ لێی دوور بێ چونکە لە هەموو بوارەکانی ژیانە زیانی پێدەگەینێ و هیچ سوودێکی نییە. بەنسبەت زیانەکانی جگەرەکێشانەوە زیانی زۆری هەیە لەسەر هەموو جەستا و هەموو ئەندامەکانی لەش و زۆر بە تایبەتی ڕێڕێ و هەناسە کە ئەمەش دەست پێەکە لە بەشی سەرەوەی بۆری هەناسە کە بەلوود دەست پێەکە هەتاوەکو بەشە بچووکەکانی بۆری هەناسە کە سکڵدانشکەکانە ئەو شوێنێکە گازگۆڕکێتیە ڕوەیە بەنسبەت لوت و بەشی سەرەوەی بۆری هەناسە واکە ئەو تەبقەیە کە ناوپۆشی بۆری هەناسەی پێڵێن بە هۆی جگەرەوە ئەم تەبقەیە لە ناو ئەشێ ئەسووتێ تەنک ئەبێتەوە ئەمە واکە کەسەکە وەکو فرە هەستیارێکی لێبێ واکە کەسەکە مناعی بەشی سەرەوەی بۆری هەناسە مناعەکەی کەم بێتەوە و ئەکان ینی کەسەکە زۆر معڕاز بێ بۆی کە تووشی ئیلتیهابات بێت تووشی ئیلتیهاباتی ڤایرۆسی بێ و هەموو نەوەکانی تری هەوکردن بەنسبەت بۆرەی هەناسە کە بۆری گەورەی هەناساگرێتەوە لەگەڵ بۆرە بچووکەکان و لەگەڵ سیکڵ دانوشکەکان لە ناو ئەما چێکاوە کە ناوپۆشی بۆری ئەم بۆریانەش دیسانەوە ئەمانش ئەسووتێن و تەنکە بنەوە تووشی ئیلتیهابات دەبن واکە کەسەکە کۆکەی درێژخایانی هەبێ جاروای هەناسەتونی هەبێ جاروایە خێزەخێزی سنگی هەبێ وردەورە کەسەکە وای لێ تووشی ئیلتیهاباتی درێژخایانی سیەکانی پێڵێن و پەککەوتنی سیەکان ئەمە یەکێکە لە کاریگەری زۆر باوەکانی جگەرەکێشان کاریگەرەکانی تر وەکووتمان دابەزینی بەرگری لە شەکەواکە کەسەکە زۆر معڕەز بێ بۆی تووشی ئیلتیهابات بێتر هەموو نوع ئیلتیهابەکان نەکرێتەوە ڤایرۆس بەکتێریا کەڕۆکان و هەموو نەوەکانی تر لە هەمووی ترسناکتر بریتە لە شێرپەنجەی سیەکان شێرپەنجەی بۆری هەناسە سیەکان کە ئەمە ینی پەیوەندێکی زۆر تۆکمە هەیە لە بینی جگەرەکێشان و لە بینی شێرپەنجەی سیەکانە پەیوەندێکە بە شکڵێکی وایە لە 15 بۆ 20 ئەوانەی کە جگەراکێشن معڕەزن تووشی سەرەتانی سیەکان بن لەوانی کە خۆیان سەرەتانی سیەکانیان تقریبن لە 80 جگەرەکێشن و سەرەتانی سیەکان بە هەموو نەوەکان یەکرێتەوە زۆر باوترینیان دوو نەوەیان یعنی زۆر خاصن بەوانیکە جگەراکێشن و ئەگەر کەسەکە واز لە جگەرەکێشان بێنێ لە هەر دقەیەکە باشترە وەکلەوەیکە مستەمڕ بێ لە جگەرەکێشان باسی ڕێگاکانی وازێنانی جگەرە بکەین چەند ڕێگایەکمان هەیە خۆی 5AP ئەڵێن ئێمە لە زانستی خۆمانە یەکەم ئەوەیەکە نەخۆشەکە تەخەیلەکە ئەتوانی بڵێن نەخۆشەکە ینی قابلی هەیە ئەتوانی بڵێ واز لە جگەرە هێنم ئەگەر ینی ئیرادەی هەبوو واز لە جگەرە بێن دوایشینە سەر ستێپێکی تر یارمەتی نەخۆشەکە هێن بۆی کە واز لە جگەرە بێنێتتر بە ئامۆژگاری بێ بە شتێکی بە کردداری ڕاهێنان بێت یان جاری وهەیە علاجی بە کارهێنین علاجەکانی ئەوانی کە و مادانی کە ناو جگەرەیە ئێمە بتوانین بە ڕێگەی دەرمان بتوانین بێنێ خاصەتەن مادەی نیکۆتین ڕێگایەکتر ینی هەنگایەکتر بۆ وازێنان لە جگەرە ئەوەیەکە وا بکەین نەخۆشەکە مستەمڕ بێت لەسەر ئەم هەنگاوانێکە بە کارمان هێناوە پێشتر بەنسبەت وازلهێنانی جگەرە وتمان لە هەر دقەیەکە واز لە جگەرە بێنێ زیانەکانی کەمترە چۆن زیانەکانی کەمترە بە ڕێژەیەکی وەها ئەو کەسێک کە جگەرەی واز هێناوە ئەگەر لە ماوەی 10 بۆ 15 ساڵە وازی بەتەواوی لە وازی لە جگەرەی هێناوە ئەگەری توشبوونی سەرەتانی کەمترە زۆر کەمترە لەوەی کە مستەمرە لەسەر جگەرەکێشان بەڵام بەم حاڵەشەوەی ئێشتا ناگاتەوە وەکو ئەوەی کە کەسێک بڵێ هیچ جگەرەی نەکێشاوە. والله طبعا مضاعفاتی زۆرە جگەرە خواردن کوێی باشە هیچ شتێکی باش نییە یعنی 18 ساڵ و نیم جگەرە بخۆیت و دوای بڵێ شتێکی باشم خواردنە بەس لە 2007 لە ماوەی 12 تەرکم کردەوە تا ئیستا یەک جار کە فڕێ مایتر نەچوومەتەوە سەری تا ئیستەش ڕۆژی دوو پاکەت سێتر پاکە دەبوو بە 1500 جاری وا بوو گۆڕانکاری تا و گرانتریش بوو هەمیشی یەک شتە هەمیشی یەک شتە هیچ گۆڕانکاری شتیان نییە نەخەوخەوە نە خواردنەوە خواردنی طبیعیە بێ هیچ شتێکەوە نییە یعنی وەکوی کە کاتێک گەرە تەرکەی کاتێک گەرە تەرکەی خەوە ڕێگە بێتەوە خواردنە خۆشە بعضێ شتێ هەیە گۆڕانکاری زۆر بەسەرایە ئاساییش ئاسایی ئەگە لە پەناشما بی خۆی احتیادیە بەڵام وەکۆ دڵم بۆی نایە بەڵام وەڵا حەزم لێتی بی چێشمەوانەیان وەڵای خۆ هەموو کەسێکە زانێت چاکە خراپە نازانێ یعنی ئینسان سەحەتی تێگە چێ بەمە هەمیێ ڕاستی ئەیزانێ بەڵام خۆی لێلایە ژیانە بەخواجگەرێ سا هەیەڵە کاگەجکەرا خۆم ئیسراحەتم پێی ئەڵە زۆر مرتاحم دەها شەوانیە کاکە وەڵای سەمێک جگەرە خۆمە لا چێ مێشکم بخولێتەوانێ لە جێ خواست بەڵام ئێشای خواڵەیە 50 ساڵی خۆم ئەتیادیم هیچ کێشەیەکم نییە بەڵام ئەو بڕیارەی کە منیە ئەو بڕیاری کە من نامفڕێممە ئەوە بوو زۆر وەڕیزی کردبوو جارە بۆنەکەی هەکە زۆر پیس بوو لە دەستمان کە بۆن جگەرەمە خوار بۆنە هاوبیانیان هەڵەسای بۆنێکی ناخۆش
ئەمە چێژگەرە و خواردەوە تر بڕیارە ما تەرکم ما لە 2000 خەمە نەبێ کورە جاری واش سەلامی وای خواجارەوە گەر ڕۆژێک گەی تەسویرکەی ناو دوکانە کە تەبڵەکیشم بۆ داناوەشی خاتە حەرزەکە یعنی نەجگەرە ئەمنە زۆرە نە تەبڵەک بەشیەکە نە حەرزەکەش بەشیەکە جگەرە خواردن ڕۆژ بە ڕۆژ خەڵک زیایەکە قەت کەم ناکە بە حیاتی زیاگا کەم ناکە هەرێکەوە بە بۆنی زڕوفێکەوە زەرامێ لای من ڕۆژی سێپاکە دەخوا لە یەش برای شەهید دەکات ئەی چۆن شتی وابێ سێپاکەت چی باشە کابرا چوارنان نەخوا نەبەخوا چوارنان ناخوا بەس مەناعەتی نییە سێپاکە جگەرە ئەخوا وەڵڵاهی ئەگەر تەمە نابێ خۆزگە هەر نەمایە خۆزگە هەر نەمایە من لە ڕوانگەی ئیشەکەی خۆمەوە زانم جگەرە چۆن نەخورێ و چەند ناخورێ باشە هیوا هەیە سوتۆکەشمان بۆ کاتە ژێر پیاڵە و پیاڵەکەوانە یعنی جگەرە خواردن ئێستا ئەتوانم بڵم لە زۆر شت خەتەرترە لە زۆر شت زیاترە خوورێ لە نان و ئاوەگە زیاترە خوورێ ئێستا 5 ساڵ جگەرە خۆر بووم لە مانکێکە هەموو ڕۆژێ بای 3000 جگەرە مەکڕی وازم لێنە حەزم لێ نەگەر فڕێ ماو تاوە بڕە وازم لە جگەرێنە خوارد جگەرە مەخوار هەموو ڕۆژێ بێتاقەتم سەرم مێشە و دانم مێشە و بۆنی جلەکانم و دەمودانم و ئەوان وەڵا نانم پێ خوێت و هەموو شتی لام کراوەت بۆ مشت لەشم سووکەوە بۆ ئیش و خوازاران تەحملم نامە تاقەت ئیشیشم نامە خەوم قورس بوو سە باشتر وەڵاوەی گەنجە جگەرە خوا باواز لێ بێنێ ئەخێر بێ یاخوا واز لێ بێنە و بۆ خۆی باشترە من ڕۆژی دوو پاکت مەخۆی وازم لێنەوە سەر لەشم سووکە بۆ هەموو تاقەت ئیش وشتمێ دەمودانم بەخوا وێران بوو وازم لێنەوە لە شریعەتی ئیسلامە هەموو کات ئەلوێقای خەیر من العیلاج خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن کە جگەرەی بەلاوە خراپە و پەسەند نییە لەبەر ئەوەی هەم زیانی مادی و جەستەیی و لە هەموو ڕوویەکەوە زەرەری هەیە ئیسلام ئەوەندە گرنگی بە مرۆڤەکان داوە تەنانەت کە دەفەرمە کاتێک کە تۆی موسڵمان دێی بۆ مزگەوت نابێت سیر و پیاز بخۆی بۆ کە سیر و پیاز حەڵاڵیشە کە ئیسفادەیشی هەیە بۆ ئینسانەکان لەبەر ئەوەی بۆنێکی ناخۆشی لێ دێ کەواتە بە تەریق الئەولا تۆ بۆت نییە جگەرە بخۆی بە تایبەت کە دەی بۆ مزگەوت و بۆ ناو قەڵەباڵغی چەند ناخۆش ئێمە کاتێ سواری تەکسیەک سواری سارێک دەبین کە دەرگات کردەوە دانیشتی بۆنی جگەرە بێزارت دەکا یان لە ماڵەوە لەگەڵ کەسێک بژیت گەرە چێژ بێ ئەو بۆ خۆی لە بۆنەکەی هەستی پێناکە بەڵام بەرامبەرەکەی بێزار دەکا ئەو بۆ خۆی هەستی پێناکە تا کاتێ لەسەر جێ زەلیلی دەکا لەبەر ئەوە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام هەموو شتە چاکەکانی حەڵال کردووە هەموو شتە خراپ و پیسەکانی حرام کردووە یەک لەو شتانە جگەرەیە کە لە هەموو ڕوویەکەوە پیسە و بچووکترینشان دەبینی بۆنەکەیەتی کە خەڵکی بێزار کردووە بەداخەوە ئەوانش هەموو کە ئێستا ڕەواجی پێدەدرێ لەبەر خاتری بازرگانی و پارە پەیداکردنە ئەوانش کە ڕۆژێکیاندانەوە بۆ ڕۆژی نەچێشانی جگەرە هەر ئەوانن بۆ خۆیان لە ڕێی کۆمپانیا و ڕێکلامەکانیانەوە ڕێکلامی بۆ دەکەن و بۆ ئەوەی لە پێناوی بازرگانیە ئەوان بەلایەنەوە مهمنی مرۆڤەکان دەفەوتێنیانە گرنگەوەیە پارەیان دەستکەوێ ئەی ناوە ئیلا تۆ هەموو کە ئەوان بخۆشان دەزانن کە جگەرە خراپە دەی با لەسەر چاوەکە وشتی کەن و زۆر گرانی کەن و زۆر کەمی کەن بەڵام ئێستا زۆر گرنج پێدرێ و پاکەتەکان زۆر جوانن و مادەی هۆشبەریان زۆر تێکرێ زۆر هەرزانیش دەست دەکەوێ بۆ ئەوەی ئالوودەبی و وەکو هەبوو مادە هۆشبەرەکان ئەو گەنجەش کاتێک کە ئالوودە بوو بۆی تەرگ نابێ بۆیە لە شەریعەتی ئیسلامدا وەکو لە سەرەتا ئاماژەمان پێدا جگەرە لانی کەم کەڕاهەتی هەیە و خراپە دەبێت لێی دووربی و زۆربەی زانانیش لەسەر ئەوەن کەوا جگەرەکێشان حرامە زیانێکی تری جگەرەکێشان لەسەر خواردن و ئارەزووی خواردنی کەسەکانە لەبەرەوەی کە جگەرەکێشان چۆن وتمان سوتانەوەی ناوپۆشی بۆری هەناساکە بە هەمان شێوە و کەسێک کە جگەراکێشێ بەشێکی هەڵ ئەمژێ بەشێکی شێت ناو سوورەنچک و بۆری خواردنیەوە واکە ناوپۆشی سوورەنچک لەگەڵ ناوپۆشی مائیدە تووشی سوتانەوە بکات یەکێک لەوانەیە کە یەکێکە لە سەبەبەکان بەوەی کە ئەم کەسە ئیشتیهای نەمێنێ بە خواردن بریتێ لە ئیلتیهاباتی سوورەنچکی گەڕاوە ئەمە چۆنە ترشی ناو مائیدە زیاکە بەشێکە لەم ترشیە لە سوورەنچکەوە ئەچێتە سەرەوەکە کەسەکە دایمەن هەست بکە بە
دڵەکزێ یان دڵتێکەڵاتن یان دایمن هەستەکات ترشی هاتوۆتە سەرەوە مایدا ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئیشتیهای کەسەکە ناهێڵێ. سەبەبێکی تر چییە؟ ئەوەی کە جگەرا کێشە لەبەرەوەی دائیمەن حەزی زیاتر لە جگەرە کێشانە، یعنی حەزی بۆ خواردن کەمترە بێتەوە، بەمەش وا کەسەکە وەزنی زیاد دابەزێت و کەسەکە ئارەزوی جگەرە خواردنی هیچ نەمێنێ. و شتێکی تر چیە کە وتمان ئەم سووتانەوە و جاری وایە حتا قورحە دروستەکە لە ناو مەعیدا. قورحە بۆ خۆی یەکێکە لە سەبەبەکان کە ئیشتیهای ئەم کەسانە ناهێڵێ. ئەمەش سەبەبی ڕئیسی زۆربەی وەخت جگەرە کێشانە. واکەم کەسە ینی حتا ئەگەر خواردنیش بخوای ئیسفادە لە خواردنەکە ناکات، بەشی لە خواردنەکە هەڵ نامژرێ، بەشێک لە خواردنەکەی ئیسفادەی باشی لێ ناکات.